بجنێوێم دارە دارەیە دارێ سەرچی لەو چۆمە تو خدا بژنێتە دایارەیە دارێ سەرچی لەو چۆمەیە بژنێتم دارە دارەوە دارێ سەرچی لەو چۆمە تو خدا بژنێتی دارەوە دارێ سەرچی لەو چۆمەیە های هەوای بێری لێیە وەی بێری لێ مامایە ناز دەوەر بێری بۆ لۆی نەمام دا بێری لێ مامایە زبارە خۆی ئەمە پێرین زبارە خۆی لە ئەسلدا هەرەوەزە بەعام بەرام لە لای مە زبارەیە زبارە تەبەن کە ڕۆژێ زبارەی منە و ڕۆژێ زبارەی جەنابتەوە ڕۆژێ زبارەی جەماعەتە چی دێوزە هەر ڕۆژێ لۆیش ئێستا کردار وەکو پێشانیە دەگەرە عەسابکە بەسڕە بوو بەسڕە هەر ڕۆژێ زبارەی ئەچی بوو هەموو خزم و دۆست و برادەر و ئەزا مەسەن زار و هەبوو لە پیرۆمەریداتن مەسەن لە سمیلانی داهاتن زبارە زۆر گەرمەچی زۆر بە لە ماوانێداتن جارشۆ بگەن کەچی کمبی هەر قەومی گوندی والله ئێستا زۆرن بەر زبارە هەیە تا 100 نەفەر دێڕۆ حەسێبکە هەتا 150 نەفەر دێڕۆ عەسەبی گەنمیە گەنم چەندی زۆربی دەبی زبارە زیاتر بی ئێرە منتیقەی کوێستانیە ئەو گەنمەی کە لێرەشە کرێ هەمووی ئاویەیە گەنمی دێم نییە ئێرە ئیلا دەبی ئاو بدرێ زالە بە ئەوەی تاخیرە بی منتیقەکە کوێستانی ئێستا تەماشای هەوای ئێرەکە و هەوای دەشتی هەولێرەکە زۆر فەرقی زۆرە بێریلە هەیە چەند زۆرە بێریلەیەک هەیە بەرەم لێرە دوو جۆری ئەگۆترێ لە لای مە دوو جۆری ئەگۆترێ ئەزا لەو دوو جۆرانە گەنم ئەگەر ئیوهەکەتیبی بڕک فەرقەچی هەیە گەنمی بە پێوەشبی فەرقەچی هەیە ئەزا هەر ئێشی نزمەچی هەیە هەردووچان هە بە بێریلە مەشهورن بەرەم بێریلە ئەوێ گەنمی کەتی بڕک فەرقی هەیە دەگە ئێدیکە ئاوازەکەیان جوایزە پێشوەخت تەمان کە دەست پێەکە وەکو تازە پێش ئێستا گوتم ئەرێ بەژنێوێم دارە دارە دار لە دارە هەر بردی توخوا بەژنی چ دارە دار لە دارە هەر بردی ئەوەیە ئێدیکەش بێری لێ دیکەش ئەوەیە ئای ڕەشماریان ڕائەشەیەن وەی سیخیاوان ڕەنێجینایە ئەوە ئێ گەنمی کەتیە ئەی گەنمی بە پێوەش ئەوی پێشم گوت ئەوە باقەیە پێی ئەرێن باقە ئەوە ڕادی خزیلو ئەوەی گەنمە بە سەوارە هەرگن دێخنە سەرێ و لێکی قەیم بکەن لەو خاتری کێشانەوە و لەو خاتری لە خەرما خوددان و ئەو شتەیە ئاسانکاری ترە ئەگەر وەچی دیکەبی هەمووی بە گۆڕێوەربی پێشەچی بە خێراتنتان دەکەم زۆر بەخێر بن سەر چاوە هەڕۆز زبارەی مارێ برامە مان لە دیانەیە هەموو سارێ وەختەی گەنمی دەکا ماجی هەفت ئەمەش دەینێ ئاریاکەین شیوێ لێ دەنین ئێجا برنجی لێ دەنین شۆرباوی لێ دەنین ئەوە دۆینەی لێ دەنین بەڕوونی حیوانی خزم و کەس دۆست و برادر هەموو لە هەمیان دەجێڕیتۆ دێن لە ڕستێ دێن لە گرچی دێن لە پیرۆمەری دێن لە دیانەی دێن لە هەولێرێ دێن لە چۆمانە دێن ئەو بە هەرەوزی ساعتنەوە پاشتێش تێخۆن
سعات 12 نیشنانی ڕانێ خۆ شوێ لێ دەنێ ئێستا پاش شێشتا ئێجا چنسە ئیشێخۆ ئیشێخۆکان هەتا 12 دێنانیە خۆن بەخوای پاش شتێ ماستێ خۆن پەنیرە خۆن ستورکە ماستە شتی وا خۆن نانی نەمڕانێش برنجە شۆرباوە شۆربا تەماتە دۆینەیە مریشکە هەندێک جار وابی بزنێ کوژینەوە هەندێک جار ناکوژینەوە بەرێ وەڵا گەر من لە دووخڕەکردنەوە ئاویان لۆ باین چانە دەینێ مەسەلوانە باین بەس ئێستا تااقەتن یەکەتی نەوچی پێشانینە نەخۆ گەرمی لە دوو ئاخرە کردەوە ئاون لۆ ئەبردن بەس ئێستا ئەنە خۆشتین چ بکەین چارە نیە پێ ناکری ژەویشانە ئەوە دۆینەیە لێنین برنجە شیرێژە لێ دەنێن ئەوە چا دەکەن ڕوون لەسەرەکەین ڕوونی حیوانی ئەوە بەنابان گەلو حاسی خۆشەویستا لێندرێ بەست و هەرەویستا لێندرێ لۆ گەنمێ و لۆ جۆدرونێ و لۆ تەماتە دانانێ و ئەو وەختی زۆر بوون هەرەویست کرا ئەو ئەو شوێ لێ دەنێن نەخۆچی دیکە لێ نانێن لۆ مارەشەکە حەزیان سوێ ئەو وەختی لێ دەنێن نەخۆ بەکمی لێنێ ڕاستی ئەو دۆینە برنجە شیرێژە ڕوونە ئاوە خوێە هەمووی دەناوێک دەکەن تێک دەدەن تاتی لە بیشتر گڕونی حیوانە داخەکەین بەسە داکەین بەس بە برنجی بەگەرمیش لێنین بە خۆشەش لێنین بەس ئێستا مۆدی لە خۆشەی نەما خۆشە بەژنێ تۆیم داری دایارەیە دارێشی وێشی خایانێ سەرکای دێم لێدا بێڕین بنکایە دایکەن جۆڵایانێ ئەگەر جوانێم نەدایانەیە دەچمۆیە ناو گاورستایانێ ئەگەر دۆستم نەدایانەیە دەچمۆیە ناو گاورستایانێ ئەگەر جوانم نەدایانەیە دەچمۆیە ناو گاورستایانێ